میوانێکمان دەبێت شارەزا لەو بارەدا کاویش بەڕێز یادگا سەدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین لە شاری لیستەری بەریتانیاوە لەگەڵماندا دەبێت. کات یادگار سڵاوت لێبێ. کات یادگار من ئەمەوێ سەرەتاوت لە بەڕێزتان بپرسم هۆکارە سەرەکیەکانی ئەم قەیرانە چین و بۆچی دەگەڕێنیتەوە؟ سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. طبیعی هۆکارەکە دوور و درێژە، یعنی بێبەرنامەییە، یعنی دایم حکوومەتی کوردستان پلانی ئالی هەیە، پلانی مامناوەند و درێژخایەنی نەبووە لە ڕابردووەوە، ئێستاشان نیەتی. کاتێککە تووشی قەیرانە بین تووشی پەرچەکردارە بێ و لەم پەرچەکردارانە بڕیارەیە بڕیارەکانی دیراسەکراو نین لەبەر ئەوە لەبەری ئەوەی کێشەکان چارەسەر بکە قەیرانەکە خۆتراکاتەوە. ئێمە لە چەندین ساڵی ڕابردووە ئەتوانین بڵێن لە بەلایانی کەمەوە گەستێریشیکەین لە 10 ساڵی ڕابردووە هەمیشە قەیرانی سوتەمەنی بیناوبین دروست بووە و چارەسەر نەکراوە. لێرە من هۆکارەکەی بۆ دوو خراپ ئیدارەدانەکەی گەڕێمەوە، سەکتەری نەوت وزە، هەموو سەکتەرەکانی بەتایبەتیوە بەگشتیوە بەتایبەتی سەکتەری وزە. ئاراستەکە بە دوو با بڵێن ئاراستاکەی. یەکەمیان ئەوەیە ئێمە بنزینی پاڵپیشتی کراو لە کاتێم قەیرانانە کە خۆتان نەزانن لە ڕێکەوتەکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە ڕێکەوتون کە 50,000 نەوت دابین بکرێ بۆ پێداویستی ناوخۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ. هەمومان نەزانین ئەم تەواو پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە، بەڵام ئەتوانین بڵێن نزیکە بێتەوە لە نیوەی پێداویستی ناوخۆ. ئەگەرم بە شێوەیەکی دروست مامەڵەی لەگەڵا بکرایەوە بە بەردەوام ئەبوایە نەتیجەمان ببینە، چونکە هەر بە پێی باڵین داتای هەڵاوەکانی هەرێمی کوردستان ئەو بڕا ئەتوانین نزیکی لە 27 بۆ بنزین بەکاربێنێ، نزیکی لە 24 بۆ غاز یاخود دیزڵ بەکاربێنێ کە ئەمە نزیکی 2 ملیۆن یاخودە نێجا زیاتریش لیتر بنزینەکە ڕۆژانە بۆ هەرێمی کوردستان کە لە کاتێکە تەسەورەکە پێداویستی هەرێمی کوردستان 4 ملیۆن و نیو بێ. ئەمە بۆ ئەڵەم ئیدارەدانێکی خراپ کراوە، چونکە لە ساڵی 2023 تەنها کۆمپانیای کار 130,000 بەرمیل نەوتی پاڵاوتووە ڕۆژانە و بە نرخێکی زۆر هەرزان کڕیوەتی لە کۆمپانیاکانی نەوت کە لە 40 نرخی بازار بووە و هەر بە پێی داتاکانی کۆمپانیای کار خۆیان 4 ملیۆن و نیو بەرمیلیان لەو 130,000 بەرهەمێناوە کە کاتە نزیکی لە 127 هەر بەرمیلێک و لەو کاتەشە نەیتوانیوە قەیرانی با بڵێن سوتەمەنی چارەسەر بکە. لەبەرەوە ئیدارەدانێکی خراپ بکرێن لە تەوزیعدانیا و ئەوەی کە بینیمان جێی سەرنجە بۆچی نکراوە بە 450 دینار نرخی پاڵپشتی کراو، چونکە ئەزانین ئەو نەوتەی کە لە کێڵگەی فورماڵەوە ئەچێ بۆ کۆمپانیاکە بۆ پاڵاوگەکان نەوتێکی هەرزانە لەسەر حکوومەتەکەوێت کێڵگەی زۆر کەمە کەواتە بە 450 دیناریش ئەگەر حسابێکی کێرای بۆ بکەین لە هەر بەرمیلێک نزیکی 40 لیتر بنزینمان دەسەکەوێت کە ئەکاتە شاڵ ئەگەر بە نرخی پاڵپشتی کراو بیرە بە بنزینخانەکان فشارەکە نەخێنە سەر بنزینخانەکان بە 400 دینار بیر حکوومەت بیا بە بنزینخانەکان و فەرزیکا بەسەر بنزینخانەکانە بە 450 هەمانە و نرخێکە عێراقیەتی بیا بۆیە بنزینخانەکانیش سوودی خۆیانی لێ ببینن و پەنا نەبن بۆ احتکارکردن و بەرزکردنەوەی نرخ. ئەو وەختە نزیکی لە هەر بەرمیلێکە 16,000 دینار داهاتی ئەبێ بۆ حکوومەت بەو 400,000 بەو 400 دیناری کە پۆلی تێکیایەتی و ئەگەر غازیشی بخەینە سەر بە هەمویانەوە تقریبا نەکاتە 29,000 و نزیکی 25 دلار داهاتی ئەبێ بۆ حکوومەت بۆ هەر بەرمیلێک بۆ ئەم نەوتە پاڵپشتی کراوە یاخود ئەم سوتەمەنیە پاڵپشتی کراوە. ئەمە تەنها لە داهاتی بنزین و نەوت. ئێمە باسی بەرهەمەکانی نەوتی ڕش و سوتەمەنی فڕۆکە و ئەوکاری تری لە ناکەین کەوانش داهاتی ترە. ئەمە بەتەنها یعنی حکوومەت بۆچی پەنای بۆ ئەمە نەبردووە لە کاتێکا کە ئەتوانێەوە بە پێی ڕێکەوتنەکانی لەگەڵ عێراقا هەر داهاتێکی هەبێ لەم بنزینە پاڵپشتی کراوە بمێنێتەوە لە دوای دەرکردنی خەرجیەکان کە ئێمە ئەزانین و لە سەرەتا ئاماژەم پێکرد نەوتی فورمەڵە 25 دلاری تێ ناچێت. نەوتی فورمەڵە زۆر کەمی تێشێ بەرهەمێنانی لە 2 دلار بۆ 3 دلارە تۆ داینێ بە پاڵاوتن و هەموو شتێکی شەو ببێ بە 15 دلار. ئێمە وتمان تەنها لەم بەرهەمە
لەم دوو بەرهەمەی بنزین و دیزڵە بۆ حکوومەت 25 دلار مێنێتەوە. ئەمە لەلایەک حکوومەت ئەم هەنگاوی لە ناوە، لەلایەکی تر حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەکەی هەڵەیە، یعنی لە زیاتی ئەوەی کە فەرزیکە بەسەر بەنزی خانەکانە کە ئەبێت ئێوە بەم نرخە بنزین بفرۆشن لە کاتێکا بۆی دابین نەکردووە و قەرەبووش ناکەینەوە، ئەو وەختە کێشە دروستەکە لە کاتێکە ئاراستەکە بۆە پێچەوانە بواە. ئەم ئاراستە داوای لە پاڵاوگەکان کردایە کە هەرێمی کوردستان زیاتر لە 200,000 بەرمیل توانای پاڵاوتنی هێتن، ئاکە 175,000 بەرمیل ئەتوانێت بپاڵێوێ. ئەبایە پێی بوتنایە ئێستا ئێوە کاتێکی کە بەکەمتر بیپاڵێون و قازانجەکانتان کەمکەنەوە. من ئەگەر بێن بەراوردێکی کەم بکەم لە نێوان ئەو لیترێک بنزینی وحەسەن تەبیعی و ئەو بنزینەی کە ناوی بنزینی نۆرماڵە تەنها لە چەند وڵاتێکی کەمە هەیە لە ئەوروپا لە ئەمریکا بە هیچ شێوەیەک نییە کە ئۆکتانیان لەسەر ژێرنەوە پێنجەوە بێت. ئۆکتانی ژێرنەوە پێنج لە ئەوروپا و لە ئەمریکا وجودی نییە. ئەمەی کە باسی نۆرماڵەکەین باسی ئۆکتانی 90 یاخود لەوانەش لاندی حاڵەتە کەمتر بکەیت کە زۆر زۆرکەمە. باسی ئۆکتانی 95 پاڵاوگەیەکی بەریتانیا کە ئاستی بژێوی لە بەریتانیا زۆر بەرزترا و دووسان پاڵاوگەکان نەوتەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەکردن و لە ئەمریکا ئەیکردن و ئەیدێنن. لترێک بنزین بەبێ لێدەکردن بەبێ چوونەسەری باش تەنها قازانج و پاڵاوتن نزیکی 1000 دلار. نەوتی محەسن باسەکەم نەک محەسن، نەوتی سۆپەر باسەکەم کە 95 ئەوەی لە کوردستان پێوتێ سۆپەر، کەواتە نەوتی نۆرماڵ پێشۆکەی زۆر کەمترە بۆ پاڵاوگەکان، کەواتە ئەتوانی فەرزیکەی زۆر ئاسانترە تۆ مامەڵە لەگەڵ 3 پاڵاوگا بکەی 4 پاڵاوگا بکەی تاکۆی مامەڵە لەگەڵ دەیاها بەنزی خانەیە بکەی کە دیسان ئەوانش ئەتوانین بڵێن زنجیرەی ناوەڕاستن، زنجیرەی خەتی تەماسن لەگەڵ بەکاربەرە. حکوومەت ئەیتوانی فشارەکانی لەسەر پاڵاوگەکان کە بەوەی ناڵێن قازانج مەکەن، قازانجەکانتان کەمکەنەوە لەم بارودۆخە باڵێک دەستگرێکی حکوومەتی هەرێمی کوردستان بن، چونکە زانین پاڵاوگەکان کار ئازانی زۆریان بۆ کراوە، هاوکاری زۆر کراون و قازانجی زۆریان کردو کە ئاماژەم بۆ ساڵی 2023 کرد لەگەڵ وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستانیان ئەکڕی بە 30 دلار بە 32 دلار لە کاتێکا نرخی بازار بە 70 دلار و 80 دلار بوو. قازانجێکی زۆر بۆیان کرد ئەو کاتەوە نرخیان دانەبەتان، کەواتە ئێستا حکوومەت ئەتوانێت فشاریان لێ بکا و ئاسانترە بۆ حکوومەت کە لە جیاتیەوەی فشار لەسەر بەنزیخانەکان دروستەکە و ڕوودانەوەی لەسەر هاوڵاتی بێ ڕاستەوخۆ فشار لەسەر پاڵاوگەکان بکە بۆ ئەوەی تۆ زێرە قازانجەکانیان کەمکەنەوە و ئەو نەوتەی بەرهەمێنن کە ئەتوانن کە داویستی ناوخۆ بە زیادەوە بەرهەم بێن و پێویستمان بە سنوورەکانیش نەبێت بۆ ئەوەی لەم قەیرانە بە ئاسانی دەرچێت. ئەمە نەبوونی پلانە و نەبوونی ئیرادەشەمان. کاگا وەکو خۆ داماژەت پێدا وەکوتێت پلانی مامناوەند و پلانی درێژخایان لەلایەن حکوومەتەوە نیە و ئەمەی کە کردوێتی پەرچەکردارە. هەروەها ئاماژەت بەوەدا کە ئەم نرخانەی پێشەوەی کە با بڵێن نرخی پاڵاوگەکان کەم کاتەوە هاتووە نرخەکانی دەستنیشان کردووە و سەپاندوێتی بەسەر بانزینخانەکانە. ئەوەی کە بەو شێوازە کە کردی کە ئەو نرخانە بڵاو کرایەوە سەپێنرا بەسەر بانزینخانەکانە بینیمان بانزینی لە بانزینخانەکان یاخود لە زۆرێک لە بانزینخانەکانە نەهێشت. هەروە پێش ئەمەش باس لەوە کرا کە باج لەسەر هاوردەکردنی بانزین لە دەرەوە کەم دەکرێتەوە تاوەکو بانزین بە نرخێکی کەمتر بکات بە دەستی هاوڵاتیان، بەڵام لەگەڵ ئەوەش ڕاگەاندرا نرخی بانزین لە پڕ بەرزبوونەوەیکی زۆری بەخۆیەوە بینی. هۆکار چییە کە هەموو کاتێک لە کە باز لە شتێک دەکرێت خودت کە باز لەسەر شتێک کەم دەکەنەوە لە بریەوەی نرخەکەی کەم بێتەوە بەرز دەبێتەوە. هەروەها ئەمە دوای ئەوەی کە بڕیاریاندا کە ئەو نرخانە بسەپێنن بەسەر بانزیخانەکانە سیرەکەی بانزین لە زۆرێک لە بانزیخانەکانە نەما. ئەبێت هاوڵاتی یاخود بازرگانەکان ئازاد بکرێن بە تەواوەتی و مەرجەکانیان لابرێ بۆی منافەسەیەکی تەواو هەبێ لە بازاڕەوە بتوانێت نرخی سوتەمەنی دابەزێت. تەبیە مازانین نرخی سوتەمەنی لە جیهانە بەرزە، بەڵام ئێمە لە بری ئەوەی پەنا بەری بۆ دەرەوە وەکووتم ئێمە دوو ژێرخانی گرنگ هەیە بۆ پاڵاوتن و بۆ دابینکردنی سوتەمەنی هەرێمی کوردستان هەردووکیانی هەیە. یەک مادەخاوەکەی هەیە کە نەوتە و
بە نرخێکی هەرزان و نزیکە لە پاڵاوگەکانەوە کامە تێشوێکی کەمی هەیە. دووەم ژێرخانی پاڵاوتنمان هەیە وەکوتم تەنها کار 175,000 بەرمیل ئەتوانێت بەرهەم بهێنێت کە هەرێمی کوردستان پێویستی بە 175,000 نییە. لااناز نزیکی 75 بۆ 80,000 قەیوان نزیکی 40,000 بەرمیل توانای هەیە ئەمە تەنها ئەم سێ پاڵاوگەیە زۆر لە هەرێمی کوردستان زیاتر توانایان هەیە بپاڵێ و پاڵاوگەکانیش ئەتوانن وەتوانیویان لە ماوەکانی ڕابردووە خۆیان نەوت بکڕن لە جیاتیەوەی بازرگانی چوو ئەتوانن تەنانەت نەوتی یاریمی کوردستان و نەوتی عێراقیش بکردنەوە گەر بیانەوە چونکە ئێستا ئەزمەیەک هەیە لە عێراقیشە نەوتی بۆ ناچێکەوەتە گەر پاڵاوگەکان ئامادەیان تیابێ ئەوە بکەن لە هەمان کاتا نەوتیان بارزان دەسەکەوێت تێشۆکەی کەمترە پاڵاوتنیشی ئەبێ کەمتر بێەوە گواستنەوەشی بۆ هاوڵاتیان کەمتر بێت لە بری ئەوەی پەنا ئەبێن بۆ ئەوەی لەم بارودۆخە کە نرخی سوتەمەنی بەرزە پەنا بەرینە دەرەوە بۆ سنوورەکان چونکە بە تاکید بنزینی گرانت بۆیێت ڕاستە باشیشی لەسەر کەم بکەیتەوە بەڵام هێشتا نابێت بەو منافەسەیە بێت کە لە ناوخوا هەیە کە تۆ خۆت هەتا تێشۆکەی کەمترە تۆ بۆ نمونە بنزینی کازاخستانە یعنی ئەو هەموو ڕێگەیە و چونکە سوتەمەنی نرخی بەرز بۆ دیسان نرخی گواستنەوەشی گرانترە بێ و ناتوانانی بە نرخێکی هەرزان و منافیس زۆر یاخود لەم بارودۆخە هاوکاری هاوڵاتی بی چونکە هاوڵاتی لە قەیرانە هاوڵاتی کێشەی موچەی هەیە ناتوانێت ژێوی ڕۆژانەی بێت سوتەمەنیشی یەتە سەر لەبەر ئەوە حەلەکە لە ناوخوایە حەلەکە لە پاڵاوگەکان یاریمی کوردستانە حەلەکە لەوایە کە دابین بکرێنەوە و فشاریان لێ بکرێت وە خۆتان نزانن هەموو پاڵاوگەکان پاڵاوگەی زەبلاحن توانای ئەویان هەیە ڕۆژی 150,000 بەرمیل نەوت بپاڵێون کە پێداویستی هەموو هەرێمی کوردستان تا دابینەکە و ئەتواندرێ بژێوی ناوخۆ پڕکاتەوە بە نرخێکیش ئێمە ناڵێن ئەوەی کە بازرگانیە بە 400,000 بفرۆشێ بەس ئەتوانێت بێنێتە خوارەوە بۆ 700,000 و سوودی خۆشی لێ ببینێ وەکوتم بەراوردێکم کرد لەگەڵ بەریتانیا کە ئاسی بژێوی و نەقڵ و هاتوچۆ و نەوتەکە هەمووی هاورداکرێ هەمووی جیاوازە لەگەڵ ئەوەشە سوپەرەکەیان بۆ پاڵاوگەکە بە قازانجی پاڵاوگەکەشەوە نزیکی 900 دیناری پێچە 50 دیناریش بخەرە سەری بۆ با بڵێن بانزیخانەکەەوە کاتە 250 دینار لە وڵاتێکی وەکو بریتانیا باسی هەرێمی کوردستان ناکەم کەواتە بێ هەرێمی بتوانانی بە 750 دینار بنزینی محەسن دابین بکەیت بەو شێوەیە کە لەژێر چاودێریی وەردابێ و دوور بێ لە چاوچنۆکی بازرگانەکان و قازانجکردنی چەند کەسێکی کەم بەڵام ئەگەرم ڕێگانە بگیرێتە بەردەم بە تەکید هاوڵاتی لەوانەیە چەند کەسێکی کەم قازانجەکانیان کەم کاتەوە بەڵام لە نەتیجا هاوڵاتی بە شێوەیەکی گشتی قازانج زیاترەکات و سوودی زیاترەکات و بارگرانیەکەی تۆز دەکەم فرێتەوە لەم بارودۆخە سەختە و لەم دڵە ڕاوتەیە کە تووشی هاوڵاتی بووە هەرەوەی کەم بۆ سوتەمەنیشی بێتە سەر. بەڵێ کاتە کایاگار ئەبێ یەکەم جار زەخت بخرێتە سەر پاڵاوگەکان دواتریش سەر بازرگانەکان دواتریش سەر بانزیخانەکان بۆ ئەوەی نرخەکە جێگیر بکرێت و بۆ شێوازە بێت. باش بدەبێ ئەوە بزانم ئایا کاریگەریەکانی ئەم قەیرانانە بە تایبەتی قەیرانی سوتەمەنی لەسەر هاوڵاتیان چییە؟ بەتەکیدا هاوڵاتی خۆتەزانانی ئێستا وای لێ هاتووە بۆ کارەکانی گواستنەوەی گشتی زۆر پشتی پێ نابەستێ لە هەرێمی کوردستانەوە ژێرخانی گواستنەوەی گشتیمان زۆر لاوازە لەبەرەوە هاوڵاتی زیاتر پەنابا بۆ بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت و ئەمەش پێویستە کا سوتەمەنی بۆ دابیکە کاتێکە سوتەمەنی نییە بێ بچێ لەسەرا بۆستێ و کاریگەریەکە لەسەر کارەکەشی و کاتێکە نرخەکەشی گرانە خۆتەزانی ئیستا مانگ لە هەرێمی کوردستانە لە جیاتی 30 ڕۆژەوە بۆ بە 50-60 ڕۆژ دیسانەوە کێشەی ئاخودی بۆ دروستەکە قەیرانی لێ ئەکەوێتەوە بارگرانیەکی زیاترە لە پاڵ هەموو ئەو بارگرانی و ناڕەحەتیانێتی هاوڵاتی هەرێمی کوردستان کە هەیەی زیاد بێ بۆ ناڕەحەتیەکانێتیش. بەڵێ یادگار ستیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری لیستەری بەریتانیاوە لەگەڵماندا بووی دووبارە زۆر سپاس ماندوومان کردی. بەڵێ بەڕێزان ئەوەی کە باسکرا لە پێشووتردا ئەو قەیرانانە بوون کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قەیرانی سوتەمەنی کە ڕۆژانە نرخی بانزین یاخود بەرز دەبێتەوە یاخود نامێنێت لە هەنێ بانزیخانە یاخود وەکو دەبینرێت سەرێکی درێژ یاخود نۆبەیەکی دوور و درێژ دەگیرێت لەلایەن سیارەکانەوە تاوەکو بانزینێکیان بە نرخێکی گونجاو دەست بکەوێت تاوەکو بۆ شۆفێرانی با بڵێن تەکسی تاوەکو بتوانن هیچ نەبێ بژێوی ڕۆژانەی خۆیانی پێدابین بکەین بە هیوایەوەی کە وەکو میوانەکەمان ئاماژەی پێدا
ئەو زەختەی کە دەکرێت ئەو زەختە سەرەتا لە پاڵاوگەکان بکرێت تاوەکو ئەو بانزینە بە نرخێکی گونجاو بدرێت بە بانزینخانەکان تاوەکو بانزینخانەکانیش بتوانن بەو نرخە بیگەن دەستی هاوڵاتیان کە ئەنجومەنی وەزیران خۆی نرخەکەی دەستنیشان کردووە بە هیوایەوەی کە ئەو قەیرانە لە زووترین کاتدا کۆتایی بێت و بانزین بچێتەوە نرخێکی ئاسایی و هاوڵاتیان بتوانن تاوەکو بۆ خۆیان و بۆ ئۆتۆمبیلەکان و بۆ هاتوچوی خۆیانی دابین بکەن